بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێت میادگار فایقمەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵتانە بم بۆ باسی هەڵبژاردن. خۆتان نەزانن من پێشکەشکاری باسی ڕۆژم، بەڵام باسی هەڵبژاردن بەرنامەیەکی تایبەتی کوردستان 24 کە لە ماوەی 26 ڕۆژی هەڵمەتی هەڵبژاردن لە 20 شاری هەرێمی کوردستان پێشکەش دەکرێت هەر شەوە و 4 کاندیدی چوارلایەنی جیاواز تێڕوانینی خۆیان کێبڕکێکانیان بۆ بەدەستهێنانی زۆرترین دەنگ لەسەر شاشەی کوردستان 24 بە شێوەیەکی دیموکراتیانە گفتوگۆکەن و باسی بەرنامە و بەڵێن و باسی خۆیان دەکەن. جا مەبەستمە ئەوە بڵێم کە باسی هەڵبژاردن هەوڵێکی کوردستان 24 بە ئاراستەی بە کللتورکردنی گفتوگۆ دوورکەوتنەوە لە یەکتر شکاندن یەکتر سڕینەوە بە ئاراستەی یەکتر قبولکردن هیچ نەبێت لەبەرەوەی ئەم جارە هەڵبژاردنەکە بۆ هەرێمی کوردستان نییە ڕووی دەممان لە بەغدا بێت یەک دەست و یەک ڕەنگ سەبارەت بە پرسەنەتەوەیەکان سەبارەت بەو بابەتانەی کە بەهای باڵای هاوڵاتیانی هەرێمی کوردستانن بە یەک پاکێج بچینە بەغدا. من زیاتر ناڵێم بۆ ئەم شەو 4 کاندیدی ئەزیز و بەڕێز لە بڵین لە باسی هەڵبژاردن لە ئەڵقەی یەکەمی باسی هەڵبژاردن حزوریان هەیە لە دەستەڕاستەوە لەو سەرەوە دەست پێ بکەم. بەڕێز دکتۆر ئاشتی ستار محەممەد کاندیدی هاوپەیمانی نیشتیمانی لە پارێزگای هەولێر بێگومان هاوپەیمانی ببورن دادپەروەری و دیموکراسی لە پارێزگای هەولێر، واروها مامۆستا عەبدوڕەحمان عومەر ئیسماعیل کاندیدی بزوتنەوەی گۆڕان لە پارێزگای هەولێر، واروها خات و ڕابحە حەمەد سۆفی کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پارێزگای هەولێر. حەمەد عەبدوڵڵا ببورە حەمەد عەبدوڵڵا حەمەد عەبدوڵڵا باشە. ئەوە لێرە بە دوا کاندیدەکان کێشەیەوەیانە کە ناوەکە وەکو خۆی بچێت بۆ ئەوەی دەنگدەرەکان ئاگادار بن. ڕابحە حەمەد عەبدوڵڵا کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پارێزگای هەولێر، واروها بەڕێز دکتۆر بەشیر خەلیل حەداد کاندیدی پارتی دیموکراتی کوردستان لە پارێزگای هەولێر. هەر هەمووتان بەخێر بێن، سەرسەر و سەرچاوم خۆشحاڵم کە ئێوە میوانی ئەڵقەی یەکەمی باسی هەڵبژاردنن. مەبەستمە لە بەڕێز دکتۆر بەشیرەوە دەست پێ بکەم. دکتۆر من مەبەستمە بە کورتی ڕای ئێوە بزانم لەسەر یەک پرس کە وەکو ڕاگەیاندن کارێک بۆ هاوڵاتیانیش بووە بە مەراخمانەمانەوێت تێبگەین ئەم هەڵبژاردنە بۆ عێراقیان بۆ کوردستانە. بەناوی خۆی گەورە میهرەبان زۆر سپاس بۆ جەنابتان. ئەم هەڵبژاردنە ئێمە کە داخل بووین و کێبڕشەی لەسەر دەکەین ڕاستە ناوەکەی هەڵبژاردنە بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق، بەڵام هەڵبژاردنێکە و کارکردنێکە بۆ کوردستان، بۆ وەدەستهێنانی مافەکانی گەلی کوردستان و داکۆچیکردن لەو مافانەی کە تاکو ئێستا مماتەڵی لەسەر دەکرێت و بەغدا ئەو مافە دەستوریانە و ئەو مافە یاساییانەی ئێمە کە پژوێ خراوە. بۆیە دەتوانم بڵێم داخلبوونی ئەم هەڵبژاردنە ئێمە بۆ کوردستان و بۆ کوردستانی دەکەین، بەڵام هەرچند ناوەکەشی کە عێراقا کەواتە شەڕی ئێمە لەوێ لە بەغدا بۆ گەلی کوردستان و بۆ خەڵکی خۆمانە. سپاس دەکەم. خات و ڕابحە دیسانەوە هەمان پرسیار، یعنی ئەکرێ ئێمە هەڵبژاردنەکەمان بۆ عێراق بێت بۆی لە عێراق بەهێز بین بەڵام لێرە کار لەسەر سڕینەوەی یەکتر بکەین، یان ئەبێت بانگەشە و هەڵمەتی هەڵبژاردنەکەمان بە چه ئاراستەیەک بێت بۆ چۆن بیسەلمێنین کە هەڵبژاردنەکە بۆ عێراق نەک بۆ هەرێمی کوردستان. بەڵێ سپاس. هەر وەکەم بەرنامەی دەستپێکی بانگەشەی هەڵبژاردننی کوردستانە بۆ بەشداری لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق، هیوادارم تا کۆتایی بانگەشەی هەڵبژاردنەکە بە هێمنی و بە ئارامی بڕوا بەڕێوە تا ڕۆژی دەنگدانیش ئەنجامەکەی کۆتایی ڕادەگەیەندرێ. لە ڕاستیداش ئەو کورسیانی کە جێبڕچەی لەسەر دەکرێت بابێ مەسەر باسی هەولێر کە 15 کورسیە هەمویان تایبەتە بە پارتە سیاسی کوردەکان، واتە چێبڕچە لە نێوان پارتە سیاسی کوردەکان دەکرێت کە کام حزبە زیاتر دەتوانێت دەنگی هاوڵاتیان بەدەستبێنێ متمانی هاوڵاتیان بەدەستبێنێ بۆ ئەوی نوێنەرایەتیان بکە لە بەغدا. بەڵام لە کۆتاییدا ئەبێ هەموو پارتە سیاسەکان هەرچەندە لەم چەند ڕۆژەی هەڵبژاردنە لەوانەیە چێبڕچێکە بێتە هۆی ئەوەی کە لە کاتی بانگەشەیە هەر کەسە بەرنامەی خۆی پێشکەش بە هاوڵاتیان دەکە بە شێوەیەکی جوانتر دەیەوێت پێشکەشی بکە بۆ ئەوی زۆرترین دەنگدەر بۆ لای خۆی ڕابچێشێ. بەڵام لە کۆتاییدا دەبێت هەرچەند کورسی هات لە هەموو پارتە سیاسەکان بەیەکەوە کۆبینەوە بە یەک پاکێج بچین بۆ بەغدا بۆ ئەوی بتوانین مافەنەتەوەیەکانمان بەدەست بێنینەوە لە بەغدا. مامۆستا عەبدوڕەحمان ئەو پرسیارەت لە جەنابتان بکەم، یعنی ئێمە چی بکەین بۆ ئەوەی بتوانین بە یەک پاکێجەوە هیچ نەبێت؟ هەمیشە قسەیەکی ئەکرێت ئەوترێت ئاساییە
لە ناوخۆی هەرێمی کوردستان پارتە سیاسیەکان ناکۆک بن ڕای جیاوازیان ئەبێ بەڵام لەو دی و حەمرینەوە ئەبێ کار بۆ وڵاتیانی هەرێمی کوردستان و بۆ قەواری هەرێمی کوردستان بکرێت ئەمە چۆن بکرێت و چۆن دوور بکەوینەوە چکە ئێستا دەستپێک و یەکەم ڕۆژی بانگەشەی هەڵبژاردنە من مەبەستمە لە ڕێگەی ئێوە پەیام بگات بە ئەو کەسانەشی کە چاویان لەسەرتانە و ئێوەیان کاندید کردووە و دەنگیشتان پێدە دەڵێ بەناوی خۆی گەورە خۆی ئێمە لە هەرێمی کوردستان مەفروزە بە یەک خیتاب و بە یەک هەڵوێست لە ناو لە دەرەوەی هەرێم هەسوکەوت بکەین ناکرێت ئێمە لێرە شێوە یەکتر نەخوێنینەوە لەوێ بچین بە شێوەی شتر بین دەبێ دیاری یەکەم ناوخۆی خۆمان ڕێکخەین یەک ڕێزی نیشتیمانی فراهەم بکەین و ئینجا بفرژێنەوە سەر بەغدا چونکە ئەو چەند ساڵی ڕابردوو تەجروبەیەکی تاڵ بوو ئێمان لە هەرێمی کوردستان ناکۆک بووین بەڵام لە بەغدا داوای ئەویان دەکرد کە یەکگرتوو بین فعلا لە پرسەنەتەوەیەکان ئەمە یەکگرتوو بین بەڵام بەداخەوە هەندێک حیزب دەیویست حیزبەکانی تر فرامۆش بکە یانی لە وەرگرتنی پۆستەکانیش ینی شتی وا باز دەکرا سەر سووردەما کە هەندێک حیزب فرامۆش بکرێتن و هیچی پێ نەدرێ بۆیە پێویستە ئێمە لە سەرەتاوە لە ناوخۆی خۆمان ڕێکخەین یەکتر بخوێنینەوە یەک ڕێزی نیشتیمانی لە ناو خۆمان وا بکەین کە بتوانین پێگەی خۆمان قەیم بکەین ئێستا بەغدا کە سروت و خۆی فەرز دەکە لە هەرێمی کوردستان سود لەو ناکۆچەی کە لێرە هەیە بێگومان قسەی زۆرمان لەسەر و پرسە ئەبێت کاتمان لەبەردەستە دکتۆر ئاشتی بێمە لای جەنابتان ئێوە لاوپەیمانی دیموکراسی و دادپەروەری پارتێکی سیاسی نوێن هەرچەندە ئەوانەی بڵین ئیدارەی ئەم پارتە سیاسیەدەن بە شێوەیەک لە شێوەکان ئەزمونیان هەبووە لە ناو حەزب لە ناو حکوومەت چ لە عێراق چ لە هەرێمی کوردستان ئێوە ئەتانەوێت سوود لە چ جۆرە ئەزمونێک وەربگرن لە چوونتان بەرەو بەغدا وەلەو ماوەی لێرە سەرقاڵی هەڵمەتی هەڵبژاردن نەبن بەڵێ سڵاو لە جناب زۆر سوپاس بە خێراتنی و میوانە بە ڕێزانە کەم لە حەقیقەتدا ئەمڕۆ یەکەم ڕۆژی بانگەشەی هەڵبژاردنە عادەتەن هەڵبژاردنەکە بۆ ئەنجومەی نوێنەرانی عێراقە بەڵام دوجار هەر لە بەغداوە هەر لە عێراقەوە دوجار دیفاع لە حقوق و لە ماف و لە ئیمتیازاتی خەڵکی هەرێمی کوردستان ئەکرێت بە هەموو چین و توێژ و بە هەموو ئایدیا بمبورە هەستان بەوە کردووە لەسەر ئاستی ناوخۆش خیتابەکە گوتارەکە نەکی هەمووهی هەندێکیان وا هەستەکە هەڵبژاردننی هەرێمی کوردستان بێت ئەوە خۆی ئیشکالە لە دروشمەکان لە دروشمی بازی لە کاندیدەکان یعنی بازی دروشمن لە کاندیدەکان گوێ لێ بێ کە خەڵک تەعینەکە خەڵکدا ئەمەزرێنێ خەڵک ینی ئەمە نازانم یان هەر دیعایی انتخابیە جۆرێکە لە هەڵخەڵەتاندن یان ئەوە تا هەر بە فعلی هەر ئەوەندەی تێگا چونکە ئیشی پەرلەمانتاری تاعینکردنی خەڵک نییە بەڵکو ئیشی پەرلەمانتاری تەشریعی قانونە چاودێری جهەی تەنفیزی و حکوومەتە هەروە ئیستیجوابی وەزیر و مودەڕە ئەم شتانەیە لەبەرەوە بازێک لەم شتانەمان گوێ لێ ئەبێ وا ئەزانێ ئەمە بۆ حکوومەت خۆمان دەچینە دەبینە وەزیر و دەبینە مدیر لە کاتێکمان ئیشی ئێمەنێ جا ئەمە یەکێک لە ئیشکالەکان یان ئەوە تا ئەمە جۆرێکە لە فێڵکردن یان ئەوە تا هەر ئەوەندە معریفە و باگراوەندی سیاسی و کاری پەرلەمانی ئەزاندرێ ئێمە بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەچین ناو هاوکێشەیەکی با بڵێن هاوکێشەی هەڵبژاردنەکانەوە هەڵبژاردن سەقافەی خۆی دەوێت ڕۆشنبیری خۆی دەوێتن ئێمە خلافی سیاسی ئاساییە هەمامی بەڵام کاتێک خلافی سیاسی دەبتە تعسوبی سیاسی ئەلێرەوە ئیشکال ڕوئەداتن کاتێک دەبێتە دەمارگیری سیاسی لێرە و ئیشکال ڕوودا هەر یەک ئێمە لەو چوار کاندیدە بەڕێزەی کە ئێستا موجودن لە قوارەیەکن لە حیزبێکن و هەر یەک لەو حیزبانە دوجار هەم وەکو کاندیدش ئاسایی ئەمە خلافی سیاسیمان هەیە ئایدیاکانمان لێک جیاوازن تەسەوراتی سیاسیمان لێک جیاوازن بەڵام کاتێک ئەم تەسەوراتی سیاسی ئەم ئایدیا جیاوازە ببێتە دەمارگیری ببێتە یەکتر ڕەشکردنەوە خۆی تەنها لە پێناوی دەنگی زیاتر ئەمە ئێوەتان وایە ئەمە کارێکی هەڵەیە دەبێتە بەڵێ هەڵەیە دەبێتە ئیشکالێتی کەلتور دەبێتە ئیشکالێتی ڕۆشنبیری زۆر سوپاس دکتۆر بەشیر بێمەوە لای جەنابتان بینەران ئێستا دانیشتون بە دیارم بەرنمەیەوە دیارە من لەو ماوەیە نزیکی 104 کاندید بەسەر ئەکەمەوە لە تەواوی شارەکانی هەرێمی کوردستان ئەیانەوێ بزانن ئێوە بەرنامەتان چییە بەڵێنەکانتان چین و دواتریش ئەگەر ویستیان بە کۆی کاندیدەکان ئەوانەی سەرکەوتووە بن بچنە بەغدا لەسەر پرسێکی دیاریکراو لە نێوان کەوانەیەکە محاسەبەتان بکەن بزانن ئەو پرسە چیە کە تۆ بەڵێنت داوە و وتیایە سەرکەوتوو بیان سەرکەوتو نەبوو ئێوە جەنابتان کاندیدی پارتی دیموکراتی کوردستانە
ئێمە گەر ئەزمونێکشتان هەیە لەگەڵ ئەم بڵێنکاری پەرلەمانتاریە بەنیازن بچنە بەغدا چی بکەن؟ ئێمە گەر واقعی بین بەڕاستی بەڵێنی وا نادەین کە بڵین بەهار دەینە چۆکان و بڵین هەموو کێشەکانی کوردستان هەڵ دەکەین و هەموو قەیرانەکانی خەڵکی کوردستان چارەسەر دەکەین و خەڵک ڕزگار دەکەین لەو نەهامەتە نا ئەوە ئێمە ناکرێت بەڵام بەڵێنی ئەوە دەدەین من خۆم بە شخصی خۆم بەڵێنی ئەوە دەدەم کە ڕاستگۆ بم لەگەڵ ئەو خەڵکە وهروە دڵسۆز بم لە کارکردنەکەم دڵسۆز بنەوەی کە داکۆچی کارێکی سەرسەخت بم لە مافەڕاواکانی گەلەکەی خۆم ئەوەی لە پسپۆری خۆم دێ لەبەر ئەوە تافنەزانن کاندیدەکان فەرە پسپۆرین یاسایی هەیە ئەمە لە ڕوێکی یاسایی و دەستوری کار دەکا و لەم ڕۆوە دیفاع لە مافەکانی خەڵکی کوردستان دەکا ئیوای هەیە کە پسپۆرەکەی ئابوووریە و یان داراییە لە مەسلەی بودجەدا کار دەکا من دەتوانم ئەوە بکەم و بڵێم لە لایەنی شەڕێکی دیکەی نوێ ئێستا یەخەو بەڕۆکی کوردستانی گرتووە بێجگە لە شەڕە دەستوریەکە و بێجگە لە شەڕێکی ئابووری و بودجە و نەتەوایەتی شەڕێکی مەزهەبگەرایی شەڕێکە کە ئێمە میلەتی کورد لە نێوان دوو بەرداشی سونە و شیعەدا ماوین و هەردوو لە بە دوژمن سەیرمان دەکەن بۆیە ئەمە ئەگەر بتوانین لەم لایەنەدا ئەم لایەنی مەزهەبی و تائیفی کاری لەسەر بکەین و نێڵین ئاگرەکەی بپەڕێتەوە سنووری کوردستان ئەمە یعنی بەرنامەی تۆ پلان و نەخشەڕێگەی تۆ بۆ کردنی ئەم کارە چییە؟ بەرنامەکەی من ئەوەیە کە بزانین چۆن دەتوانین ئێمە لەگەڵ خەڵکانێک لە بەغدا چ لە برایانی سونە چ لە برایانی شیعە لەوێن درێکە بەتەکی تێکەڵ دەبین لەگەڵیان و لەگەڵیان کار دەکەین دەزانین لە بارەی مەسلەی مەزهەبی و تائیفیدا ئەمان لە چ ئاستێکدان و چ کارێک دەکەن ئێمە دەتوانین کە گەڕاینەوە لێرە لەگەڵ برادرانی خۆمان لەگەڵ با بڵێن بەرپرسانی هەرێمی کوردستان لەگەڵ نوخبەی هەرێمی کوردستان شتێک بکەین بەرنمەیەک دابڕێژێت چۆن مامەڵەیەکی دروست بکرێ لە مەسلەی مەزهەبی و لە مەسلەی ئاینی لەگەڵ بەغدا چونکە ئەمە بەڕاستی کێشەیەکە بێگومان قسە لەسەر بەرنمەکانی دیکەش دەکەین سوپاس دەکەم دکتۆر بەشیر خات و ڕابیحەت جەنابتان کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستانن لە هەولێر و هەمووتان بەرنامە و پلانی خۆتانەیە بۆ چوونە بەغدا تۆ ئەتەوێت چۆن لە هاوڕێکانت جیاواز بی کاڵەم هاوڕێکانت تەواوی پارلەمانتارەکانی فراکسیۆنە کوردستانەکان ئەتەوێت چی بکەی کە ئەوان درکیان پێ نەکردو و نەیان کردووە نەچون بەلایە خۆی لە ڕاستیدا کاری پەرلەمانی کاری بە کۆمەڵە ڕاستە هەندێک بابەتی هەیە لەوانەیە وەکو تاچیش ڕۆڵ دەبینی لە ڕێگەی پەیوەندیەکانی کە لەگەڵ ئەندامەکانی لەگەڵ فراکسیۆنەکانی دروست دیەکە لە پەرلەمانی عێراق بەڵام بە کۆی گشتی بە تایبەتی لە پەرلەمانی عێراق من دەتوانین برێن بە پەرلەمانێکی سیاسی ناودەنین بە تایبەتی دەربارەی کورد کە نوێنەرانی کوردستان دەچێتە پەرلەمانی عێراق ڕۆڵی سیاسی دەبینێ زیاتر نەک خەدەمی لێرەدا چونکە کێشەکانی ئێمە لەگەڵ بەغدا ئەوە نییە کێشەی ئاو هەیە کارەبا هەیە خەدەماتی ناو شارەکانە بەڵکو کێشەکەی ئێمە لەگەڵ بەغدا کێشەی سیاسیە یەک لەوانە کێشەی دەستورە وەکو بەرنامەی ئێمە بۆ ئێمە دەبێ وەکو لەوە پێشش کە بەڕێز مامجەلال ڕۆحی شاد بێ لە عێراق بۆ کە من ئەندامی پەرلەمانیش بم لە خولیەکەم لەو کاتەدا دیدی وا بوو کە دەبێ کورد خۆی ئیدارەی خۆی بدا واتە تاریخ و نووسینمان هەبێ بەڵام ئەمە کە مافەکانی کورد لەو دەستوری عێراق کە نووسرایەوە لە ساڵی 2005 دەنگیشمان پێدا ئەو خاڵانەی کە تایبەتە بە کوردستانی و خود بە هەرێمی کوردستانەوە تا ئێستا پێشێلی دەربارەی کراوە ئێمە دەبێت کێشەکە جێبەجێکردنی دەستورەکە ئەوەی نووسراوەتەوە لەبەر ژوندی ئێمە چکە خۆشمان ڕازی بین لەسەر ئەو دەستوری ئەو کاتە بۆ نمونە جەنابتان بچنە پەرلەمانی عێراق چی زیاتر ئەکەن لە هاوڕێکانتان بۆ ئەوەی دەستور پێشێل نەکرێت ئێمە دەبێت داکۆچی لەوە بکەین یەکەم شت دەبێت بە یەکڕێزی و تەبایی ئەو تیمەی کە دەچێت بۆ بەغدا تیمێکی بەهێز بێ یەکڕێزی تەبایە بێ بەرنمەیەکی بەهێز دابنێن بۆ ئەمێ بتوانین داکۆچی لە مافەکانی خۆمان بکەین بۆ جێبەجێکردنی دەستور وهروەها زۆر لە مادە دەستوریەکانیش کە تا ئێستا لی نووسراوە دەبێت بە یاسا جێبەجێ بکرێ ئەم یاسایە دانەڕێژراوە بۆ نمونە ئەنجومەنی ئیتیحادی تا ئێستا ئەنجومەنی ئیتیحادی یاسای بۆ دەرنەچوە تا ئەو ئەنجومەنە دروست بێ لە ئەگەر ئەو ئەنجومەنە دروست بێ هەر پارێزگایەک لە پارێزگاکانی عێراق یاخود هەرێمی کوردستان حەقی ڤیتۆی دەبێ
بەپی ناوڕۆکەکەی بەڵام لەبەر کێشەی ناوخۆی هەموو پارتە سیاسەکانی عراقیش بە تایبەتی شیع و سونەش ناتوانێت ئەم یاسایەدا بڕێژن بۆ ئەوەی ئەنجومەنەکە دروست بێ دەربارەی نەوت و گاز کە ئەو کێشەیە زیاتر قوڵ بۆتەوە لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان بەغدادا کێشەی نەوت و گازە ئەو یاسایە کە مادەی 111 و 110 کە تایبەتە بە نەوت و گاز واتە یاسایەک دەربچێ بۆ ئەوەی سیستمی ئیدارەدانی نەوت بەرهەمەکانی نەوت لە نێوان هەرێمی کوردستان و عێراق دواتر بۆی بزانم حەقی ڤیتۆیە توانین چۆن جێبەجێ بکەین بتوانین ئایندەمان بەدەست بێنینەوە دەبێت تیمێکی بەهێز بنێرنێن بەغدا بۆ ئەوی بتوانین لەوێ کار بکەین لەسەر جێبەجێکردنی دەستوری هەمیشەیە سپاس دەکەم بێگومان دێمە وڵات مامۆستا عەبدوڕەحمان جەنابتان کاندیدی بزوتنەوەی گۆڕانن لە پارێزگای هەولێر ئەمەوێ بزانم تا چەندە لە ئەدای فراکسیۆنە کوردستانیەکان هەر هەمویان وەکو یەک تیم سەیریان بکەین ڕازین و تۆ بچتە پەرلەمانی عێراق گەر بە دەنگدەرەکانت بڵێ چی ئەەکەی کە جیاواز بێ لەوان چی ئەەکەی کە باشتر بێ لەوان بێگومان لە سنووری لۆژیکە خۆی ئەوەی کە هەرێم و بەغدا پێکەوە دەبەستێتەوە دەستورەکەیە باش ئەو دەستورە کورد و عەرەب و هەموو پێکاتەکان دەنجان پێداوە و سەردەمانێک نخبەی سیاسی لە هەرێمی کوردستان فەخریان بەو دەستورە دەکرد دەیانگوت 1985 خەڵک دەنجی پێداوە و ئێمە التزامی پێ دەکەن و شتێکی زۆر باشە و دەستکەوتێکی باشە باش ئێستا وەزعی کورد بە نسبەت بەغدا وەزعەکەی خراپە پاش ئەو ڕووداوانەی کەرکووک پاش 16 ئۆکتۆبەر کە ناوچەیەکی زۆرمان لەدەستدا بە شەو ڕۆژێک ئێستا ئێمە لە مەوقفێکی بێهێزین لەگەڵ ئەوەشە ناوخۆی خۆمان خراپە بۆیە مووقفە بێهێزیەکە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە لە ناوخۆ پەرتەوازین بەتاکیت خۆی مەقولەتی استعماری هەیە دەرێ فەرق تەسوود ئەوان سوودیان لەو فەرق تەسوودەی وەگرتیە ئێستا ئەوان کە تەمەشای ئێرە دەکەن ناکۆچین حتمما مەتا ئەو هێزی خۆیان زاڵ دەکەن بەسەر و لە ڕووی شەڕیشەوە براون براوی شەڕن وەکو براوی شەڕ تەماشای ئێمە دەکەن بۆیە ئێمە پێویستە کەواتە لە عێراقێکی بەم شێوەیەیە کە هەرێمی کوردستان کە پارتە سیاسەکان کە حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوەیەک لە شێوەکان وەکو لە قسەکانی جەناب تا دەرکەوت لاوازە و حکوومەتی عێراقی مامەڵەی براوە و دۆڕاو لەگەڵ هەرێمی کوردستانەکە بێگومان کاڵێ هەرێمی کوردستان ئێوە شەگرێتەوە هەموو حزبەکان ئەگرێتەوە کاندیدەکان شەگرێتەوە کە بەنیازن بچنە بەغدا لە عێراقێکی ئاوایە ئێوە ئەتوانن شتێک بە شتێک بکەن خۆی ئێمە بەشدار نین لەو مۆزوعی کە دەرێ هەمووان ئەنجام گەر مامەڵی لەگەڵا بەڵێ گەر وەکو ئەنجام مامەڵی لەگەڵا بکەین کاتێک حکوومەتی عێراقی بودجێ هەرێمی کوردستانە بڕێ ناڵێت تۆ گۆڕانی قەیناکە بە موچەکە بۆ تۆ بێت وایە وەکو کورد مامەڵاکە کاتێک کە تورکیا و ئێران بەرامبەر بە کوردستان ئەوەستن کاتێک کە ئاسمانی ئێمە داخلێنیان وتوە بە کاندیدەکە یاخود ئەندامانی بزوتنەوەی گۆڕان بە فڕۆکە سەفەر بکەن بەڵام یەکێتی و پارتی و نازم کۆمەڵ و یەکگرت و هاوپەیمانی و نەوەی نێوکێوکێ بۆی نییە بیکە وەکو کوردی ئەمەیان مامەڵێ گەر ئێمە وەکو نەتیجە مامەڵی لەگەڵا بکەین عێراق بە یەک چاوسەیری ئێماکە ئێوە ئەتوانن لەناو پەرلەمانە خۆی هێزی خۆتان بنوێن بڕینی بوجە هەروەکو جەنابەت باس کرد بڕینی بوجە خەلفێتێکی هەیە ئەو خەلفێتە چییە ئێستا لەم ڕۆژانە جێگەری وەزیری دارایی کە سەر بە پارتی دیموکراتی کوردستانە تەسریحێکی دا دەڵێ لە ساڵی 2012 عێراق و هەرێم ڕێککەوتن کە 100,000 بەرمیل ڕۆژانە بدرێتە بەغدا ئەوانش بوزەی بە کاملی بنێرن بەڵام هەرێم التیزامی پێ نەکرد باشە گەر بچینە سەر پرسیارەکەی من سەبارەت ئەوە پرسێکی ترە بێگومان گفتوگۆمان نەبێت لەسەرەوە جەنابەت باس کرد ئێوە بەرنامەتان چییە؟ ینی بەنیازی زۆر بە کورتی پێم بڵێ بۆەوەی بچمە لای دکتۆر ئاشتیش تۆ لە ئەولەویاتی کاری خۆت چیت داناوە؟ بەڵێ خۆی لە بدایەت وتم دەستور تەحکوم بەو عێلاقەی ئێمە دەکا ئێمە ئەگەر تەماشای زۆرینە و کەمینە بکەین ئێمە لە 65 کورسیمان هەیە غەڵەت نەبم ئەم جارە لەو حدودەیە ئەو جارە لەوانەیە دە کورسێک کەم بکەین کەواتە عادەت سوودی ئێمە ناکە ئەمە قورسە بێ بۆ ئێوە ئەمە قورس دەبێت بەڵام ئەگە گرتوو بین دیسان دەڵێمەوە ناخۆی خۆمان ڕێکخێنەوە لە ئەولەوێتی کاری تۆ ئەوەیە کە ئێوە وەکو یەکتیم بچنە یەکتیم لە بەغدا بین بەڵام هەمومان هەر کەسە بە حەزمی خۆی نەک براگەورە بی ئەوە براگچکەش سپاس دەکەم دکتۆر ئاشتی مەبەستمە بزانم تۆ بەنیازی چی بکەیت
چی داناوە لەو ڕیزبەندیەی بۆ خاڵە گرنگەکان کردوتە لە خاڵی 1 و 2 چی داناوە گەر دەربچیت و بچیتە پەرلەمانی عێراق بەنیازی لۆبی بۆ چی بکەیت کار بۆ بەدەستێنانی چی بکەیت بۆ هەرێمی کوردستان بەڵێ زۆر سپاس پرسیارێکی لەجێ عادەتەن چوونە پەرلەمان لە پرسیاری یەکەم تا دیاریم کرد کە ئیشی پەرلەمانتاری چییە من بە قەنەعاتی خۆم ئیشکردن لەسەر دەستور کارێکی جەوهریە یعنی ئەمە دەبی ئیش لەسەر وا بکەین ینی مادەکانی دەستور تەوزیفی ناواقع بکرێت پراکتیزە بکرێت تطبیق بکرێتن چونکە ئیشکالی ئێمەی گەورە لەگەڵ بەغدا تا ئێستا مشکلە ئەمەیە کە مشکلەمان لە دەستورەکە نییە لە سیاغی دەستورەکە نیە چونکە خۆمان بەشدار بووین خۆمان دەنگمان پێداوە خۆمان لە سەرکەوتنی یا پشکێکی گەورەمان هەوە بەڵام مشکلە ئەوەیە عێراق ناوێ ئەم دەستورات جێبەجێ بکاتن تا ئێستا لە 114 مادەی دەستوریدا بۆ نمونە 60 و نزیکەی 63 مادەی دەستوری پێشێل کراوە ڕێگەیەکەی ئەوە بیرتان لێ کردبێتەوە وەکو پەیمانی دیموکراسی و دادپەروەری کە عێراق ناچار بکەن حکوومەتی دات و کابینەی دااتوی حکوومەتی عراقی ناچار بکەن کام دەستورە پێشێل نەکالەوە زیاتر و جێبەجێ بکەوە ئەو بەشێکیان پەیوەستە بەوەی کە بە نیزامی سیاسی لە عێراقدا پەیوەستە بەوەی کە ئێمە صراعمان لەگەڵ عێراق صراعێکی سفری نابی صراعێکی تەنافوسی دەبی عادەتەن لە سیاسەتدا دوو جۆر صراع هەیە صراعی سفری و صراعی تەنافوسی ڕەنگە زۆر جار لە هەرێمی کوردستان و جۆرێک لە صراعی سفری لە نێوان بەغدا و هەولێرە هەبوو بێ ئەو ویستوێتی ئەمڕۆ کاتەوە ئەویش ویستوێتی ئەمڕۆ کاتەوە ئێمە باوەڕمان بەم جۆرە سیراعانیە حتا لە دناوخۆی کوردستانیشە باوەڕمان بۆ جۆرە سیراعانیە کە لە بینی هەندێک لە حزابەکان بەداخەوە پێڕەو دەکرێت کەوای کوردە جۆرێک لە ئینشقاق و ئینفیکاک و لێکەڵوەشان لەناو یەکریزی کورددا دروست بکاتن ئێمە باوەڕمان بە سیراعی تەنافوسیە ئێمە منافسە ئەەکەین و لە عێراقیش شتێکت پێ بڵێم کاگیادگار لە عێراقدا دوو جۆر ینی سیاست دەکرێت سیاستێکان سیاستێکی مەذهبیە سیاستێکان قومیە زۆر جار ئێمە لە ئەولەویاتی بەغدا با بڵێن بەدین مامەڵە دەکاتن بە مەذهبی مامەڵە دەکات تا ئەو جێگەی زۆر جار کە دەیانەوە بەرامبەری کورد ڕابوەستن وەکو دوژمن ئەوان دوجار دەبنە دۆستگوڵانەوەیەکێ لە بێ لە پرسیارەکانم کە ئەگەر بەرامبەرمان وەکو دوژمن مامەڵیان کرد ئێمە چی بکەین دکتۆر لە سی چرکەیە پێم بڵێ ئەم هەڵبژاردنە بەنسبەت هەرێمی کوردستانەوە بەنسبەت پارتە سیاسەکانەوە بەنسبەت هاوڵاتیانەوە تا چەندە چارەنووسسازە لە سی چرکەیە سوپاس دەکەم زۆر چارەنووسسازە چونکە ئێستا ئێمە دوای 16 ئۆکتۆبرین پێشی 16 ئۆکتۆبر هەموو شتێک بەبێ هەرێمی کوردستان هیچ شتێک لە عێراق بەبێ هەرێمی کوردستان نەدەکرا هەموو شتێک دەبووە لە هەرێم و موافقەی لەسەر بکرێت بەڵام دوای 16 ئۆکتۆبر هاوکێشە سیاسەکان هەمووی گۆڕا و گۆڕانکاری بەسەرداهات و جیاوازی هێز و ململانەکان بە نەوعێکتر گۆڕا لەبەرەوە ئێستا ئەم هەڵبژارنە دوجار ئەم دوای 16 ئۆکتۆبر وای کرد ئێمە ناچار بینەوە بەغدا و بچینەوە بەغدا ئەو هەڵبژارنە چارەنووسسازە بەنسبەت ئێمە چونکە دوجار کێشەکانمان دکتۆر بەشیر بێگومان ڕای هەردووکتان وەرەگرم دواتر چەند چارەنووسسازە لە سی چرکەیە پێم بڵێ بێگومان زۆر چارەنووسسازە لەبەر ئەوەی ئەو هەڵبژارنە لە پاش دوو ڕووداوی گرنگ دێت کە زۆر کاریگەی لە هەرێمی کوردستان بوو یەکەمیان ڕێفراندۆم ئەویکیان 16 ئۆکتۆبر بووە بۆیە لە پاش ئەم دوو ڕووداوە پێگەی هەرێمی کوردستان لە بەغدا زۆر لاواز بوو بالفعل وەکو شتێک غالیب و مەغلوب تەعامڵمان لەگەڵ دەکا بۆیە من پێم وایە ئەم هەڵبژاردنە زۆر کاریگەر دەکەم هاوڕێیانم پێم بڵێن جاری ڕاپۆرتەکە وەرناگرین با ڕای هەردووکیشتان وەرگرم مامۆستا عەبدوڕەحمان چەند چارەنووسسازە خۆی فعلەن چارەنووسسازە چونکە دەبێتە پێوەرێک بۆ ئەوەی حەزمی حیزبەکان دیارکەوێ من بە قەنەعەتی خۆم پارتی و یەکێتی ئەگە ببینن کەم دەکەن لەو هەڵبژاردنی داهاتووی هەرێمی کوردستان دوا دەخەن و لەوانەی هەرنێک کەواتە زۆر چارەنووسسازە چارەنووسسازە بەخۆ پێش ئەوەی وەڵامی پرسیارەکە بەڕستام دەمەوە دەستمە سەر بابەتێک کە زۆر تاکید لە 16 مانگ دەکرێتەوە 16 مانگ چەند مامۆستا عەبدوڕەحمان ئاماژەی بەوە کرد کە بڕینی بودجە دەرەنجام بوو 16 مانگش دەرەنجام بوو هۆکاری چەند ڕووداوێک بوو کە پێش ئەوە ڕوویدایەک لەوانە ئەنجامدانی ڕفراندۆم بوو و ئابووری سەر بەخۆیی کە لەسەر بنەمای بەرنامەیەکی لەوانەیە تا ڕادەیەک لەگەر عێراق مشکلەی دروست کرەمە بەڵام ئەوەی کە دەرەم چارەنووسسازە چونکە ئەم هەڵبژاردنە دوای کۆمەڵێ کێشە لە نێوان هەرێمی کوردستان و عێراق دادێ کە ئەو کێشانە جیاوازم لە کێشەکانی خۆلەکانی پێشدا هەبوو بۆیە دەرەم چارەنووسسازە بەڵێ دیارە ئێمە لە وەکو پاوکارانم و ستافی باسی هەڵبژاردن بۆ هەموو بەرنمەیەک هەوڵەدەین لە تەواوی شارەکانی هەرێمی کوردستان ڕای هاوڵاتیانی ژوەر بگرین بۆی ئەوانیش بهێننە ستۆدیۆی ناوەندی کوردستان 24 گوێمان لە ڕێیەکانیان بێت و بزانین ئایا ئەم هەڵبژاردنە بەنسبەت ئەوانیشەوە چارەنووسسازە من ئەچمە لای هاوڕێیانم گەر ئەو ڤۆکس پۆپەی کە ئامادە کراوە پیشانی بینەران و پیشانی ئەمەش بدرێت بەنسبەت هەڵبژاردنەوە و بەنسبەت گەلی کوردەوە
چارە نووساز نابێت بە هیچ شێوەیە چونکو لە ناو خۆیان یەک نییە پەرتەوازە بووە ڕۆژ لەگەڵ ڕۆژ کورسەکانی کورد لە عێراق کەمەکە یعنی بۆ ما کووردا gelek yani em biçin wan hilbijartina bikin ku em serkevîne ve بس بخوا هیچ ئەمەلێ نییە بەس ئەگەر دەنگیش بەم خۆم لە بە خاتی مناڵەکان مناڵی کوردستان هەر ئەوەنە ئەف هەلبژارتنە بۆ مای gelek و gelekت گرنگترە نش هەلبژارتنێت بوری یەت پەرلەمانی عێراقی و هەر هەلبژارتنە کورد بە هەموو شێوێک هەمووی دژمنی کووردە بۆی ئێمە لەناو خۆمانە خۆخۆرین بەڕاستی هەتا بڵێ ئێمە بێگانە پەرستین بۆی هەتا ماین کوردی چی نابێ بە هیچ هەتا ماوە هەروەکو خۆی مێنێتەوە خراپتر بێ باشتر نابێ من بەنیسبەت ئەم انتخاباتەوە کە بکرێ بە حیاتی دەنگ نایە بە حیاتی دەنگ نایە پەنجا بڕمە و چێتەوە مبرەکە بۆ ئەم داخوازیش هەمیاتکەن و بچنە سەر سندوقی دەنگدانی و دەنگی خۆ بدەنە لینەرێن کوردستانی ji ber ku hindî kursiyên Kurdistanê Parlemanê Bexda zêdetir bin dibine zaman bû destveînana destkeftên zêdetir هیوادارم باشتریش بێت و ئەو قسانەی کە کاتی خۆی کردویانە بیهێنە دی وەکو تێبینیتان کرد هەر لە یەکەم دانەوە ئەڵێت چارە نووساز نابێت بە هیچ شێوەیەک یەکێکیان ئەڵێت ئەمەل نییە و لەبەر خاتری مناڵەکانم یەکێکشان ئەڵێت پەنجەی خۆمە بڕمەوە جارێکی تر دەنگ بدەم ینی دکتۆر ئەمە وازەحە کە بەڵێنی زۆریان پێدراوە ترسی ئەوە لە ئێوەش هەیە و لە هاوڕێکانتان کە بەڵێن بدەن بچنە بەغدا بیرتان بچێتەوە بە دڵنیاییەوە ئێمە بەڵێنی ئەوە نادەین وەکو گوتم بەڵێنی ئەوە نادەین کە هەموو کێشەکان چارەسەر بکرێ بەڵام بەڵێنی ئەوە دەین کەەوە هەوڵ بدەین لە هەوڵەکانمان درێغی نەکەین لە هەوڵەکانمان دڵسۆز بین ئەم خەڵکە ناحەقی نییە کە ڕەش بینە تا ڕادەیەک ئەم خەڵکە ماندووە ئەم خەڵکە هیلاکە ئەم خەڵکە شەکەتە برسی بووە بێموچە بووە ماندوو کراوە زۆر بەڵێنی پێدراوە بەڵام زۆر کەمی بۆ کراوە بۆیە بەڵام دەبێت ئەم خەڵکەش بزانێ بەڕاستی هیچ ڕێگایکی دیکەمانێ غەیری ئەمە نەبێ یان ئەمە یان تەواو تاوانەوە یان دەبێت شەڕ بکەین شەڕەکەش ئەمڕۆ وەزعەکە دیارەکە بارودۆخی ناوچەکە چۆنە و حاڵ وەزعی هەرێمی کوردستان چۆنە بۆیە هیچ ڕێگایکی دیکە نیە بۆ دەرباز بوون لەم قەیرانە چ ڕێگەیەک بە گونجاوترین نەزانی بۆ گەڕانەوەی و متمانەیە بە کورتی چ ڕێگەیەک گونجاوترین ڕێگەیە بۆ گەڕانەوەی متمانە لە نێوان هاوڵاتیان و پارتە سیاسەکان هەر ئەم ڕێگایە هەر ئەم ڕێگایە ڕێگای سیاسەتکردنێکی ڕاست و دروست و تا ڕادەیەکی باش یەک هەڵوێستی لە هەرێمی کوردستان دروست بێ تا ئەم یەک هەڵوێستی ڕنگ بداتەوە لەسەر یەک هەڵوێستی ئێمە لە بەغدا ئەمە خاڵێکی دووهەم بەڕاستی پێویستە وەکو خولەکانی پێشوو نەکرێ لەم خولەدا سەرکردایەتی کوردستان پێویستە متابعەیەکی باشی ئەندام پەرلەمانەکانی خۆی بکە لە بەغدا بەرنمەیان بۆدا بنێ و سەرپەرشتیان بکە و متابعەیان بکە و لێپێچینەوەشان لەگەڵ بکە چونکە زۆر جاری وا هەبووە ئەندام پەرلەمانە بە ڕێزەکانی پێشوو گلەیەکیان ئەوە بووە ئەوت ئێمەیان لە بەغدا فڕێداوە کەس لێمان ناپێچێتەوە کەس متابعە ئێمە ناکە سپاس دەکەم دکتۆر ڕابیح خان من هاوڕێیەکم بۆی باس کردم وتی کە فەیسبوکەکەم کردەوە سێرەکەم 12 لایک و کۆمنت وشتم بۆ هاتووە زۆر غەریب بوو بەلامەوە وتم بڵێ ئەم کەسەت من چۆن وەرم گرتووە کەی بووە بە هاوڕێم وتی کایکەمەوە سێرەکەم ناسیاوێکی خۆمانە تو مەزەمە کاندیدە یەکێک لە خەمەکان ئەوەیە ئەڵێن بەس لە کاتی هەڵبژاردنە و کاتەی ئیشتان بە خەڵکتان بیرەکەوێتەوە هەر ئەوەنەی دەستان لە بەغدا بن بوو هەموو خەڵکتان بیرەچێتەوە تۆ لەم بارەیەوە چیاڵێ بە بڕای من نابێ بە یەک ساف سەیری هەموو کاندیدەکان بکرێ و لەوانەیە ڕێی دەنگدەریش ئیترەکاتە دەنگدەر خۆی بڕیار دەدا ئایا ئەو کاندیدا ئەگەر لە ڕابردوودا هیچی نەکردبێ یاخود وەکو پەیوەندی کۆمەڵایەتەکانی یاخود لە ناو سیاسەتە یاخود ڕۆڵی نەبینێ بێ ئەگەر متمانەی پێنیە با دەنجی پێنەدا دەنگ بەو کەسانە بدا کە لە ئاس ئەو بەرپرسیارەت تێدایە چۆن بزانێت لە ئاست ئەو بەرپرسیارەتیە هەڵبەتە کەس لە کاندیدەکان باوەڕ ناکەم لەو ئاستا کە دەچێت لە دەرگەی ماڵێک دەدایان بە کەسێک دەرێ دەنگم بدێ لە خۆڕا پێبرێ دەنگم بدێ دەبێت ڕابردوێکی هەبێ مێژوێکی هەبێ و ماوەیەکی باشیان لە پێشە بۆ ئەوەی دراسەیەک لە ڕابردووی ئەم کاندیدە بکەن هەڵی سنجێنن تا چەند ئەمە باشە و مەزالێکی باشیشە لە کاتی بانگەشی هەڵبژاردنە دراسی ئەمە بکە پێویستە کاندیدیش لە هەمان کاتدا ئەو بەڵێنانەی دەدار وەک مامۆستاژ ئاماژەی پێکرد لە ئاستی بەرپرسیارەتی خۆی دابێت لە توانای جێبەجێکردنی خۆی و
پارتەکەی و هەموو کوردیش دابێ لەوانەیە جاروێ بەڵێنراوە ئەو بەڵێنە نەکرد لە ئاستی تاک و ئاستی حزبەکەدانێ لە ئاستی کوردیش هەمووی بێت هەنێجار بەسەرەکی حکوومەتی جێبەجێ ناکرێت بە حکوومەتیش جێبەجێ ناکرێت لەوانەیە زۆر لە خۆی گەورەتر بێت دەبێت هەم پەرلەمانتار ئاستی ڕۆشنبیری خۆ کاندیدکردنی واتە کاندیدەوە یەکێک لە بڕگەکان کە دامناوە یەکیەک لە قسەی لەسەر بکەن توانستی کەسیتانە کاچنە بەغدا ئێوە چەند شایستەی ئەوەن بچنە بەغدا لە هەموو ڕووەکانی شایستە بوونەوە مامۆستا عەبدوڕەحمان هەموو بێهیوانیە هەندێک شەیە ئەڵێت با بڕۆین دەنگ بدەین چارە نووسسازە ئەم ڕایە شەیە لە بەرامبەرە چی بکرێت بۆ ئەوەی بازنەی متمانە لە نێوان پارلەمانتارەکان واتە نوێنەرەکانی گەل و دەنگدەرەکان زیاتر بێت هیچ نەبێت ئەم خولە جیاواز بێت لە خولەکانی دیکە خۆی هاوڵاتی حەقی خۆیتی کە بێئومێدە بۆ هەموو هەڵبژاردنەکانی ڕابردوو تەزویراتێکی زۆر کراوە بە تایبەتی پاش سەعات 34 و ئەوانە سندوقیان پڕ دەکرد جاری وا بوو سندوقیان وا پڕ دەکرد لە 100 تیش تێدەپەڕی هەند زیادیان تێدەکرد دوایە بە خۆ دەهاتنەوە بەڵام من هاوڵاتیان دڵنیا دەکەمەوە ئەو جارە وانابی ئەو جارە من لە یەکێک لە بەرنامەکانمە بەڕێز کاک عەلی قادر بەرپرسی بڵین لقی هەولێری کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان وتی ئەم جارە ئەو کارە زۆر مەحاڵە ئەگەر 8 جاریش بایۆمەتری کردبێت یەک جار بۆ حسابەکرێت جگە لەوەی ژمارەیەکی زۆر کە زیاد لە جارێ بایۆمەتریان کراوە بلاکلیست کراون کەواتە ئومێدتانەیە کە ئەم هەڵبژاردنە پاک بێت ئێمەش لە ئەنجومەنی پارێزگا بانکێستی ئەو بە ڕێزەمان کرد لەگەڵ ستافەکەی هات بۆی شەرح کردین باش کە ئەو بایۆمەتریە بە هیچ شێوەک ئەوەی ناوی تۆمار کراوە لە ناو ئەو سیستەما چکە کۆمپیوتەرە لەسەر جیاز لەسەر سندوقەکەش تایبەتە مربوطە بە قەمەر سناعێکی تایبەت 12 ساعت کارەبای پێویست ناکە ئەگەر مەسەڵەن دەسەڵات بیۆ کارەبای لەسەر بفری یاخود ئینتەرنێتەکەی تەشویشی باەتە پێم بێەوە سندوقە ئەلکترۆنیەکان بوو بۆ ئەم جارە نەیانتوانیوە فریای بخەن ئەگەر هەڵە نەبوو دەکرێت ئەوە خۆی فعلەن ئێستا دەسەڵاتیش دەیەوێ ئەو ڕیکلامەی بکە یاخود ئەو بانگەشەی بکە یاخود ئەو پروپاگاندەی بکاتن دەڵێ ئەو سوودی نییە ئەو سندوقانە هەر تەزویلی دەکرێت ئێستا کارت دەکرێت بەڵام کارت ئەو کاتە ڕاز نییە کڕینەکەشی هەروانە چکە هەر پەنجەمۆری پێەیە کە کەواتە تۆ لەم شاشەیەوە بە دەنگدەران هەموو لایەنەکانەڵی کە دەنگدان ئەم جارە ئەلکترۆنیە ئیلکترۆنیە ئەتا ئێستا ئیلکترۆنیە دەنگدان ساختەکاریش ناکرێت بە پێی ئەو معلوماتەی کاک عەلی قادر و ستافی کۆمیسیۆن دایتی ئێمە ڕابی حەقان وتت ئەلکترۆنی نییە دەنگدان ئەلکترۆنی نییە دەنگدانی ئەلکترۆنی واتە تۆ لە ماڵەوە دەتوانێت لە کۆمپیوتەرەکەت لە لاپتۆپەکەت لە لەو ڕۆوەی کە دیجیتالیە لە حوتی بەیانی سندوقەکە کرێتەوە شەشی ئێوارە هێز نییە دەمی بکاتەوە تەواو داخرێتەوە وە خۆی لە ناو خۆیە دەنگەکان جیاکاتەوە دەکاتەوە یەکسەریش دەنگکە دەنێتەوە بەغدا بۆ سنتەری سپاس دەکەم دکتۆر ئاشتی خۆت بڵین بۆ چوونە جیاوازەکانت بینی بێگومان ئێمان بۆ چوونانە شەو بە شەو فراوانترەکەی نەوڵ دەدەین لە تەواوی شار و شارۆچکەکان هێرێمی کوردستان ڕاجیاوازەکان بگوێزینەوە بۆی سامپڵێکی زانستی ڕێکوپێکمان بەردەست بکەوێت پێت وایە بێهیوایی هاوڵاتیان لە کاندیدەکان لە پەرلەمانتاران باسی بەغداکەین لە جێی خۆیەتی و وەکو کورد ئەڵێت داخ کراون بەڵێ زۆر سوپاس معادەتەن بێئومێد بوون خۆی شتێکی خراپە هەر لە ڕووی با بڵێن دینیشەوە هەر شتێکی زۆر خراپە بێئومێد بوون چونکە تەبیعەتی بەشەری وایە تەدافع کاتن دائما نابێ بەردەوام بێ بەرەو لووتکە بڕوانەوەکو پاشەکشە و ئینسیحاب بکاتن ئەمانە من ناحەقێ ناگرم بێئومێد بن چونکە بێئومێد بوون دوولایانەیە لێرە هەر ئەوە نیە دەسەڵاتی بەغدا خەڵکی بێئومێد کردوێ بەڵکو دەسەڵاتی کوردستانیش هەر خەڵکی بێئومێد کردو لە هەردوو لاوە هەر بێئومێد بووە لە هەردوو لاوە هەر زوڵمی لێکراوە هەر ستەمی لێکراوە لە بەغدا موچەی بڕاوە لێرەش هەر موچەی بڕاوە لە بەغدا زوڵمی لێکراوە لێرەش هەر زوڵمی لێ دەکرێت لە هەردوو حاڵەتەکەیە عرب ئەگەر مەزلوم بێ مەزلومی دەستی دەسەڵاتی بەغدایە بەڵام کورد مەزلومیەتی کورد بە دوو دەسەڵاتە هەم دەسەڵاتی کوردی زوڵمی لێەکە هەم دەسەڵاتی بەغدا زوڵمی لێەکە ئەمە ینی دوولایانەیە بێئومێد بوونەکە بەشێکی تری پەیوەندی بە کەلتورەوە هەیە یعنی لە وڵاتی ئێمە لە ماوەی 27 ساڵی ڕابردووە ینی ئەم ئەحزابی سیاسی لە وڵاتی ئێمە ئەوەندەی لەگەڵ ڕێزمی عنی دەڵێم ئەوەندەی خەڵکیان فێری دەمارگیری کردووە فێری سەقافە و ڕۆشنبیریان نەکردوون ئەمە یەکێکە لە ئیشکالەکان ئەوەندەی وعد و بەڵێنان بە خەڵک داوە ئەوەندەی با بڵێن خەڵکیان ینی من کە خەڵک هاتۆتە لام ئەڵێ تۆ کاندیدی دەڵێم بەڵێ دەڵێ چیم بۆ ئەکەیەگە دەنگت پێ بدەم
ئەڵێم چیت بۆکەم ئەڵێ تەعینم کە باشە ئیش تەعینات ئیشی من نیە من دەتوانم وڵاتت بۆ بکەمە سیستەمێکی حکومڕانی ڕاشید و ڕەشیدت بۆ دروستکەم ئەتۆ بە ئۆتۆماتیکە پێ وایە بۆ ئەوەی هاوڵاتیان بێهیوانە بن نابێ بەڵێنێکیان پێ بدەیت کە دڵنیای 100% جێبەجێ ناکرێ و بۆی ناکرێت دەبێت کاندید ئەدواری خۆی بزانێ ئیشەکانی خۆی بزانێت چی ئیشێکە کاتن ئەگەر وڵات بە سیستەم بکرێت بە مؤسساتی بکرێت خۆی ئۆتۆماتیکیان تەعینە بێ پێویست ناکە بۆ ئەسە تەعین بکریان با بەهۆی دەنگدانێکەوە تەعین بکرێت. دکتۆراشی دکتۆر بەشیر بچینەوە بەلای لایەنە سیاسیەکە لە دوای ئەنجامدانی ڕفراندەم و لە دوای 16 ئۆکتۆبەر ئابلوقەیەکی سیاسی دیپلۆماسی سەربازی بەتوان بڵێم ئاسمانی خرایە سەر هەرێمی کوردستان هەموو هەوڵەکان بەو ئاراستەیە بوو کە دەستی هەرێم لە دنیای دەرەوە بە تەواوەتی ببڕێت. ئێوە کاچنە پەرلەمانی عێراق بەم قەیرانەوە کە هێشتا حەزور و بوونی هەیە ئەتانەوێت بە چ ئاراستەیەک ینی ئەم قەیرانە بەڕێوە بن ئیداری بدەن بە شێوەیە کە کورتایە براوە بێت. بەڕاستی کارەکە زەحمەتە بەڵام بمانەوێ نەمانەوێت دەبێت خۆمان قەنەعەت پێبینین کە پێویستە هەرێمی کوردستان سیاسەتێکی تازە بەرنامەیەکی تازە هەم لە ئیدارەی ناوخۆ هەم لە مامەڵە لەگەڵ بەغدا و لەگەڵ دەوروبەر پەیڕەو بکە. ئەگەر هەر هەمان سیاسەتی پێش ڕێفراندۆم پەیڕەو بکە بەتەکیدەوە بۆی ناچێتە سەر بەنسبەت هەرێمی کوردستانەوە بەنسبەت عێراقەوە بەنسبەت هەرێمی کوردستان و بەنسبەت عێراقیشەوە کێشەی سیاسەتکردنەکەی هەرێم لەکوێ بوو؟ کێشەی سیاسەتکردنەکەی هەرێم لە سیاسەتیشدا لە ئیدارە دانیشدا بەڕاستی کەم و کوڕی زۆر بوو. کەم و کوڕی زۆر بوو هەم لە پەیوەندی سیاسەکانی ناوخۆ هەم لە ئیدارەدانی حکوومەتدا بۆیە پێویستە یان پێداچوونەوەیەکی چاک بکرێ و ئەم پێداچوونەوەیش تەنها بۆ خۆیان نا وەکو سیاسیەکان وەکو باڵێن حکوومەت ڕای خۆیان بدەن بەڵکو پێویستە خەڵکی دیکەی پرۆفیشناڵ خەڵکی دیکەی تەکنۆکرات لە دەرەوەی حزبەکان بەشدار بن لە داڕشتنی پرۆسەیەکی تازە لە داڕشتی بەرنمەیەکی تازە ئەمە ناوخۆ لە بەغدا پێویستە قەنەعەت بە بەغدا بێ کە ئەم شتانەی ڕوویدا ئەمە بەشێکی تاوانی ئەوانیشی تیا بوو ئەگەر ئەوان دەستوریان بە تەواوەتی جێبەجێ بکردبایە بۆ هەرێمی کوردستان نەخۆی و نەبەغداشی تووشی ئەو کێشەیە نەدەکرد بۆیە مەسەلەکان یەکەم جار لەوانەوە دەستی پێکرد ئێستاشی لەگەڵدا بێ ئەگەر ئەوان هەر بەردەوام بن لەسەر ئەوەی کە مافە دەستوریەکان و مافە نەتەوایەتیەکان هەرێمی کوردستان پشتگوێ بخەن دەبێت تەوەقوعی ئەوە بکەن ئەوەی کە لە هەرێمی کوردستان کرا دووبارە بێتەوە لەوانەیە بە شێوەیەکی بەهێزتریش. سپاس دەکەم ڕابی حەقان ڕایەکەی ئەڵێت حکوومەتی عێراقی نەک بیر لەوە ناکاتەوە کە کورد بە برا بچووک ببینێ بەڵکو هەموو بیرەکان لەناو پەرلەمانی عێراق لەناو کابینەکەی حەیدەر عەبادی و بێگومان کابینەی داهاتووش بە ئاراستەی ئەوەیە کورد هیچ مافێکی نەبێت. ئێوە تا چەندە هاوڕان لەگەڵم بۆ چوونە و تۆ بچیتە پەرلەمانی عێراق چی ئیزافاکەی بۆ کاری هاوڕێکانت؟ بەڵێ خۆی ئەمە ناتوانین یعنی بە کۆی ئەم ڕایە بەڕاستدا بنین کە هەموو بۆتونی هەموو لایەنە عێراقیەکان بەو ئاراستەیە بێ کە کورد وجودی نەبێ لە عێراقدا ئێمە لە سەرەتادا وجودی نەبێ وجودی کورد مەسەلەیەکی ڕۆڵی پێ نەدرێت ئەوان نابێت کە کورد بۆ نمونە بڵێن نابێ مەبەستم وەکو ڕۆڵی سیاسی یا مافەکانی وجودی نەبێ بەڵێ بە بڕۆی من چکە ئێمە لە دەستوردا مافەکانمان تەسپێنراوە ئەوە ناتوانن نکۆڵی لە دەستوردا بکەن دەستورەکە هەیە ئەو دەستورەش گۆڕینی زۆر قورسە چکەم دەستورە خۆی دەستورێکی ڕقا گۆڕینی زەحمەتە و تعدیلات لە دەستورە جێبەجێکردنی قورستر نییە جێبەجێکردنەکەی لەوانەیە قورسە بەڵام گۆڕینەکەی قورسترە ئەگەر بیانتوان بایەبی گۆڕن لە خولی یەکەمی پەرلەمانی عێراقدا دەیان گۆڕی هەوڵ جێژرا بۆ گۆڕینی بەڵام ناگۆڕدرێت چونکە مادەیەکی تێدا هەیە کە ئەگەر سێ پارێزگا لە عێراق ڕەتی بکاتەوە ئەمە گۆڕانکاریەکە سەر ناگرێ بەڵام ئێمە دەتوانین لە داهاتوودا خۆی زۆر ئێستا لە ناو شیعەکانیشە خۆیان کێشەی زۆر هەیە لەسەر پێکەنانی حکوومەتی داهاتوو تەنانەت حیزبی داعوا کە خۆی چەند ساڵە لە دەسەڵاتە لە عێراقا ئێستا بۆ بە دوو کوتلەی جیاواز لەناو لە عێراقا دابەزێ بەشداری لە هەڵبژاردنەکان دەکە ئەمە لەسەر چێبڕچەی دەسەڵاتە کەواتە ئەوانش یەکێکیان کە بەڕێز مالیکی ئاماژە بەوە دەکات دەرێ حکوومەتی زۆرینە لە داهاتوودا پێک بێ دکتۆر حەیدەر عەبادی ئاماژە بەوە دەکات دەرێ حکوومەتی تەوافقی بێ
دووبارە بە بڕوای من عێراق دەگەڕێتەوە بۆ پێکەنانی حکوومەتی تەوافقی چونکە ئەگەر عێراق بۆ ئاراستەی بڕۆ بە تایبەتی شیعە حکوومەتی زۆرینە پێک بێنێ کێشەیەکی گەورەتر بۆ خۆی دروست دەکات لە عێراقا کە هەم کێشەی سونەکان دەبێ هەم کێشەی کوردەکان دەبێ ڕوبەڕووبوونەوەی لەگەڵ دوو کێشەی لەو ئاراستەیە و کێشەی بوونی ئیرهابیش لە ناو عێراقا زیاتر ئەرشکێکی قورس دەخاتە سەرشانی خۆی بۆ بە بڕوای من لە کاتی پێکەنانی حکوومەتی تەوافقیشە کورد دەتوانی داواکاریەکانی خۆی لەسەر وەرەقەیەک پێشکەش بکات بۆ پێکەنانی ئەو حکوومەتە لەسەر بنەمای ئەم داواکاریانە بتوانێت هەنگاو بنێ بەرەو بەغدا. سپاس دەکەم مامۆستا عەبدوڕەحمان قسە زۆر لەسەرەوە کرێت کە عێراقی داهاتوو عێراقێکی حکومکردنی یاخود پێکێنانی حکوومەتێک و لەناو پەرلەمانی زۆرینەیەکی سیاسیە. ینی ئەو کاتێک کە پەرلەمانی عێراق 270 کورسی بوو بۆ نمونە کورد تقریبا یەک لەسەر سێ بوو دوایەوە کە ژمارەی کوردستەکانە بێ بە 328 ئێستا وتری قسە لەسەرەوەیە کە کورد یەک لەسەر 5 تقریبا جەنابی شتوا بزانمە گەر هەڵەنە ئاماژەت پێداوت دەم جارە گەریەوە هەیە دە کورسی تریش کەم بکەینەوە. قسەکەی من ئەوەیە و عێراق یەک بازنەیە بژاردن نییە هەموو ئەمانە ئەو خاڵە نەرێنیانن کە لە دژی بەرژەوەندیەکانی تەواوی کوردستانن. قسەکەی من ئەوەیە کورد جێی ئەبێتەوە لە عێراقێکە کە بە زۆری نەحکوم بکرێت؟ خۆی هەرێم قەوارەی هەرێم کیانی هەرێم بەشێکە لە عێراقی فیدرال لە دەستور چەسپاوە پێش دەستوریش هەر هەبووە نە بە عەبادی و نە مالیکی و نە هیچ حاکمێکی تر لە بەغدا ئەوە ناگۆڕێ ئەوە بە پێی دەستورە. بەڵام کێشەکە لە کووردا کێشەکە بۆ لە کووردا ئێستا 26 ساڵە ئەو دوو حیزبە ئەو حیزبی فەرمانڕەوایی هەرێمی کوردستان تاکە مەرجع بوون کە معاملیان لەگە بەغدای دەکرد لە پاش ڕوخانی سەدام و پێش ڕوخانی سەدامیش. ئەوان ئەو شکستەی ئێستا بەرۆکی هەرێمی گرتەوە ئەوان سەبەبت بۆیە پێویستە هاوڵاتیانی خۆمان ئەو جارە سزایان بدەن سزایان بدەن باکو چیت کە ئەوان نەبنە مخاتبی بەغدا. چۆن جەنابەت لە هاوڕێکانت باشترەکەی بچتە پەرلەمانی چۆن لە هاوڕێکانت لەم هاوڕێیانت کە لێرن باشتر ئەبیت باشتر پەرلەمانی عێراق بمبورە ڕابی حەقان بزەبت تۆ پرسیارەکە چیەکاتەوە مامۆستا عەبدوڕەحمان جوابت باتەوە. لە ئێستا مە لە سەرەتای بەرنامەکە وتمان چونکە ئەم هەڵبژاردنە کورد دەبا بەرەو بەغدا ئەبێ ئێمە وەکو سەرەتایەک من هیوام خواست کە ئەم بەرنامەیە بەهێمنی بڕوا تا کۆتایی هەڵبژاردنیش ڕۆژی دەنگدان بەهێمنی بڕوا بۆیە بتوانێت عەبدوڕەحمان لە هەموو برگەکانی قسەکانی ئەوەی تێبینیت لەسەریەتی پێی بڵێ ئەوەی تێبینیت مامۆستا عەبدوڕەحمان لە تەنیشتەوەی ئەوەی تێبینیت لەسەریەتی دەنگدەر سزایان بدا یعنی ئەمە وەکو ڕیکلامێکە لە مامۆستا عەبدوڕەحمان بکە و پێی بڵێ پەیامێکە بڵێ پەیامێکە ئاراستی دەنگدەری دەکەی کە سزای یەکێتی پارتیدا من وەکو یەکێتیەک دەبێت دیفاع لە موقفی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەم کە هەمیشە ڕۆڵی هاوسەنجی بینیەوە لە عێراق ڕۆڵی باشی بینیەوە لە پێناو بەرژەوەندی گەلی کووردا. من مهندسم علمی بیر دەکەمەوە منیش فیزیاییم ئەوە 26 ساڵە ئەوانە لە حکومن شکستیان خواردووە تاکو ئێستا کارەبا نییە ئاو نییە جادەکان هەموو ئێوە هەست ناکەن بەشێک بن لە دوای 2009 لەو ئەگەر شکست بێت وەکو خۆت داوێنی ئەو دو ساڵی ئەمە تێدا بوون لە حکوم شریکین لەو دو ساڵی بەڵام باشدی با من پرسیارەکەم بکەم لە سەرەتای بەرنامەکە من پرسیارم کردوتم هەڵبژاردننی هەرێمی کوردستانە یان هەڵبژاردننی عێراقە ئێوە کاچنە عێراق ناتوانن باسی حکوومەتی هەرێمی کوردستان بکەن ئێوە ئەڵێن ئێمە ژمارەیەکین هاتوینەتە ناو پەرلەمانی عێراقەوە بێگومان بوترێ و نەوترێ بۆ بەرگریکردنە لە کورد و لە مافەکانی قسەکەی من ئەمەیە کەواتە ئەبێ هەماهەنگیتان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە هەبێ بەم شێوازە بیرکردنەوەیە هەست ناکەن وەکو دووری نێوانەی کە دکتۆر ئاماژەی پێدا زیاتر بێت گاپەکە بۆشایەکە گەورەتر بێت پێویستە کێشەکان دەستنیشان بکرێ و اینجا چارەسەر بکرێت باش ئەو 26 ساڵە دیارە کە کێشەیەکی زۆرمان هەیە و ڕۆژ لە ڕۆژیش قراتر دەبی بۆیە پێویستە هاوڵاتیان ئەو جارە وا بکەن مخاتیبە چیدی دروستبی لە بەغدایە حزورتان هەنە بۆ لە ناو پەرلەمانی عێراق بۆ نمونە ئێمە پۆستی سەرۆک کۆمارمان هەیە چەند وەزارەتێکمان هەیە بەڕێوەبەرگشتەکانمان هەیە پارلەمانتارانمان هەیە جێگری سەرۆکی پەرلەمانی عێراقمان هەیە بەڕێز کاک ئارامی شێخ محەممەد یەکێک لە وەزیرەکانی شەری ئێوە بووە
جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق پۆستێک نییە کە بەکەم سیر بکرێت کەواتە قسەکە لێرە ئەوەیە بەنیازن ببن بە چیتر بۆی کار بکەن لەوێ خۆی ئەگەر بەغدا تاکو ئێستا تەعاملی لەگەر پارتی هێچێتی کردە چکە زۆرترین کورسیان هەبووە تەعاملی لەگەر ئەوانتر ئێمە بۆ نمونە خاوەنی 9 کورسین لە کۆی 63 کورسی بەغدا بەڵێ ئەگە قیاسی بکەی ئەو کورسیانە کەمن یان بەنسبەت 63 کورسێکە ئەو پۆستانەی هەشمانە ئەگەر کورد لەوێ تەبا نەبیتن ناتوانن تاکە کەس کاری خۆی بکات لە کۆتا پرسیاری لە کۆتا قسەی جەنابتەوە ئەچمە لای دکتۆراشتی دکتۆراشتی زۆر باسی تەباییەکەین یعنی بە تەبایی ڕەنگە هیچمان نەهێشت بێتەوە باسی واکەین یەکتیم بین باسی واکەین یەک دەنگ و یەک ڕنگ بین بەڵام کە دێتە سەر ئەرزی واقع ئەمە نابینین ئێوە ژۆک و هاوپەیمانی دیموکراسی و دادپەروەری یعنی بەنیازن بچنە بەغدا بەم شێوازە ناکۆک بن پێکەوە یان کارتان بۆ ئەوەیە کە تەبابن بۆ ئەوەی شتێک بۆ کورد بچنەوە بەڵێ ئێمە ینی بۆکو هاوپەیمانی دیموکراسی دادپەروەری بە دروشمی مەدەنیبوون ئەڕۆین یعنی تەجەڕودمان کردووە لە ئایدۆلۆژیا تەجەڕودمان کردووە لە فۆبیا و بیرکردنەوەی حیزبی تەسک یعنی ئەمانەوێ بە ئاقارێکی تر سیاست بکەن جیا لەو ئاقارە تەقلیدی و کلاسیکەی کە تا ئێستا حکومڕانی پێکراوە بە تایبەت لە هەرێمی کوردستانە بەڵێ تۆ بڵێ یانەڵی ینی دوجار لە کوردستانە کۆمەڵێک حیزب هەنا ئەم حیزبانە لە دەسەڵات بوونە ئەم ئەنجامی ئێستا بەرەنجامی حکومڕانی ئەم حیزبانەیە خۆ ئەمە شتێک نەشارەوە بێتن و هەر یەک بە نسبە و بە بەشداری خۆی بەرپرسە لە نەتیجەشەوە ئەمەی ئێستا ئێمە تا ئێستا نەچویتنە ناو هێشتان هەڵبژاردن هاتووە تا بینە لەسەر ڕەنگە بینەرێک بە دیار بەرنامەکەەوە دانیشت بێت بڵێت بەڕێز جەنابی کاک دکتۆر بەرەم ئەحمەد ساڵح جێگری سکرتێری گشتی حزبێکی گەورە و گرانی هەرێمی کوردستان بووە سەرۆکی حکومەت بووە جێگری سەرۆک وەزیرانی عێراق بووە تەبریئەکردنی خۆتان لەم پرسە بە شێوەیەک لە شێوەکان خۆ دزینەوە نییە یان ئەتانەوێ بڵێن کە ئێمە ئەگەر هەڵەشمان کردبێ لێرە بە دوا هەوڵەدەین هەڵە نەکەین نامن پێم وانەیەوە خۆ دزینەوە و تەبری ئەبیتن چونکەوا دیارە ئیشەکانی کاک دکتۆر بەرهەم دیارە لە ناوێکێتیا چی کردووە مەشروعی چ بووە چەند ڕێگری لێ کراوە پرۆژەی هەبووە پرۆژەی چاکسازی هەبووە و لە هەر خلافێکی سیاسیشدا دوجار ئەو بەیاننامەی هەبووە قسەی هەبووە ئایدە جیاوازی هەبوو خلافاتی هەبووە هەر ئەو وای کردووە کە بە جۆرێک لە جۆرەکان با بڵێن ئێستا ناچار بێ قوارەیەکی تر دروستکە لە دەرەوەی یەکێتی و قوارەیەکی سەربەخۆی سیاسی هاوپەیمانی دروستکاتن و بانگەشەی مەدەنیبوون بکاتن و ئیشەکانیشی دیارە ئیشەکانیشی لە حکومڕانیە دیارە بێگومان ئێمە بەرنامەی ترمانە بێت و کاندیدی دیکەی لایەنەکانیش هەمووان دێن دکتۆر بەشیر لە دنیای دەبەیتی کاتی هەڵبژاردن و منازەراتە ڕەخنەگرتن لە یەکتر ناڕازی بوون بە ئارگومنتەکانی یەکتر شتێکی ئاساییە بەڵام من ئەمەوێت لەو سۆنگەیەوە پرسیارەکەم بکەم ئەوترێت هەموو سەرکردەیەک کە دێتە مەیدانی حکومکردن مەیدانی بڕیاردان لایەنی سلبی و لایەنی ئیجابی هەیە خاڵی ئەرێنی و خاڵی نەرێنی هەیە ئێمە ئەتوانین بەرەو بەغا بەم ئاراستەیە بڕۆین کە یەکترمان پێ خراپ بێت و خۆمان پێ باش بێت یان پێویستە هەر هەمومان وەکو تیمێک بڕۆین دێمەوە سەر چوارگۆشەی یەکەمی باسەکەمان بۆ مەبەستا پێویستە لایەنەکان بۆ ئەم هەڵبژاردنە یعنی کەسانی ئاستێکی ڕۆشنبیری بەرزیان هەبێت لە زانستی چ لە کاری سیاسیدا بۆ ئەوەی ئەوان لە کارکردندا لە بەغدا بە تایبەتی چکۆمە ئەم هەڵبژاردنەی بەغدا جیاوازە لەگە هەڵبژاردن بۆ کوردستان پێویستە ئێمە لێرە بەڕاستی وەلەو هەر یەکمان لە فراکسیۆنێکدان و سەر بە لایەنێکین من خۆم لەوانەیەکو کەسێکی سربەخۆ ناو فراکسیۆنەکەی خۆمدا بم بەڵام پێویستە ئێمە لە سەروی حزبایەتی و لە سەروی فراکسیۆنی خۆمان بین لێ ئەکرێت یان خەونە پێویستە بکرێت ئەگەر نەکرێ کەواتە هیچمان نەکرێ ئێمە دیسان بە جیاوازی و چوینە ئەوێ و بەغداش سوود لە هێزەکەی خۆی نبینێ ئەو سزای ئەوەی کە ئێمە دەدایان ئەو شتانێک لەس ئێمە فەرزەکە بە قووەتی خۆی نییە بە جیاوازی و پەرتەوازەی ئێمەیە بۆیە ئەگەر ئێمە یعنی هەندێک سەر نەکەوین بەسەر
بەسەر لایەنە حزبایەتی خۆی خۆمان و بیری تەشی حزبایەتیەوە وەکو یەک تیم لەوێ کارنەکەین بۆ شتێکی گەورەتر ئامانجێکی گەورەتر کەەوە وڵات و نیشتیمانە ئەوە بەڕاستیکەوتو نابین. دکتۆر ئاشتی بێمە لای جەنابەت ئێمە ئەگەر وەکو یەک تیم نەڕۆین لە بەغدا بچووکتر ئەبینەوە؟ حتمما خۆی یەکریزی زۆر مەیمەکە یادگارانی بەداخەوە خەریکە لێک هەڵوەشان و ناتەبایی لە ناو سەقافەی ئەحزابی سیاسی کوردستانە یعنی ئەبێتە دیاردەیەکی قێزەون بەڕاستی ئەمە حتا لە تاریخیشە لە ناو کوردە دائیمەن ئیشکالێکە بووە بەشێک لە شۆڕشەکانی مێژووی کوردە دائیمەن هەر کورد خۆی پاشقولی لێداوەتەوە ئەمە یەکێک لە ئیشکالە گەورەکان ئێمە پێویستە لێرە بەدواوە ئەمە زانیمان بەغدا چۆن تەعاملمان لەگەڵەکە ئەمە زانیمان دەوڵەتانی ئیقلیمی چۆن تەعاملمان لەگەڵەکە هەتا دەوڵەتانی ئەوروپا زانی چۆن تەعاملمان لەگەڵەکەن لەبەرەوەی ئەمە پێویستە سیاسەتێکی نوێ دابڕێژین دوور لە ئەم سیاسەتە تەقلیدی و کلاسیکە کە هەر هی خۆمە و بۆ خۆم بۆ خۆم و هی تۆش ئەخۆم وە دوجار بتوانین ئێمە لە عێراقیشە ئێمە دەبی ئیش بۆ ئەو بکەین نەک ئەقلیە و ئەغلبێ پێڕەوە بکەین بەڵکو لە عێراقا طبیعەتی سیاسی وایە ینی دەبێت دیموقراتی تەوافقی پێڕەوە بکرێن نەک بە حیسابی ئەغلبێ و ئەقلیە هەم ئەم سیاسەتە لە کوردستانیشە پێڕەو کراوە بەڵام شکستی هێناوە لە بەغداشە بەدڵنیاوە شکست دەهێنێت. سپاس دکتۆر ئاشتی. مامۆستا عەبدوڕەحمان من هەمیشە لە باسی ڕۆژ پرسیارێکمان کرد ئێستا لە باسی هەڵبژاردنیشە و پرسیارەکە لە دوای ڕفراندەمەوە لە دوای 16 ئۆکتۆبرەوە هەموو دنیا پشتی تێکردین خۆشمان پشتمان لە یەک کرد کاتێ ئێمە پشتەکەینە یەکتر چیمان چنیەوە و پێت وایە بە پەرتەوازەی بچینە بەغدا دیسانەوە ئەیڵێمەوە زیاتر تەحجیم ناکرین و بچووکتر ناکرینەوە کەمتر لە خولەکی گەر وەڵام بەتاکید بەس ئەوەی جێی سەرنجە و جێی پێکەنینە حزبی دەسەڵات ئێستا کە داوا لە بەغدا دەکا ئەو شتانەی کە داوا لە بەغدا دەکا ئێمە هەمان شت داوا لەو دوو حزبە دەسەڵاتی دەکەین دەمانەوەی شەراکەتە بێت دەمانەوەی هەموو یەکتر بخوێنینەوە دیموکراسی هەبی بۆیە یەکڕێزی ناوخۆمان گەلە گرنگە ئەگەر یەکڕێزی ناوخۆمان نەبی ئەو وڵاتی ئێمە بە تاکحیزب بەڕێوە ناچی با ئەوەی لە مێشتی خۆیان دەربێن بە تاک حیزبی کەس وتوێتی بە تاک حزب بەڕێوە برێ ئێستا تەماشای پارتی دیموکراتی کوردستان وەگرا زانیاری ئەمە کیان وتوێتی ئەمە پێ دەڵێم 38 کورسی هەیە لە پەرلەمانی کوردستان مامۆستا لەوەیە هەموو جونگە ئەساسیەکانی دەسەڵات لە دەست پارتیە ئێوە حکوومەتتان جێشتووە ئێوان دەرکراون بە زیمانێش بۆ دەرکراون دەریانکردن ئێوە تا کۆتایی 2017 لە حکوومەت نەبوو سەرۆکی پەرلەمانەکان لە شوێنی خۆی نەبوو سەرۆکی پەرلەمان بە مەفرەزەیەکی عسکەری لە ڕێگای کەرکوک ڕێگریان لێکردنیان هێشت هەتا وازی هینە ئاخری وەزیرەکان بە تەلەفۆن زۆر بە کورتی پێم بڵێ وەزیرەکان بە تەلەفۆن ڕوانێ باشە بە یەک تیم بچنە بەغدا خۆی ئامادەن قوربانی لە پێناوی ئەو یەک تیمی و هاوبەشی لە پێناو خەڵکی کوردستان هەموو قوربانێکی دەدەین. سپاس دەکەم ڕابیحە خان زۆر بە کورتی پێم بڵێ وەکو ئەگەر ببی بە پارلەمانتارێکی یەکێتی نیشتیمانی کوردستان ئامادەی لەگەڵ هاوڕێکانت دەست لە ناو دەستی یەکتر کار بکەن بۆ ئەوەی شتێک بۆ کورد بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بچنەوە بەڵێ بە دڵنیاییەوە دەبێت دەست لە ناو دەست کار بکەین بە یەک تیم کار بکەین ئەجینا ئەگەر ناشتوانین هیچ لایەنێک ناتوانێت دەربچێت کە بە بڕوای من بەرنامەی هەموو پارتە سیاسەکان بۆ بەغدا بەرنمەیەکی نەتەوەییە زیاتر باز لە دەستور دەکا باز لە پێشمەرگە دەکا باز لە نەت و گاز دەکا باز لە ناوچە جێناکۆکان دەکا باز لە بودجێ دەکا ئەم خاڵانە باوەڕ ناکەم هیچ پارتێکی سیاسی لەسەری ناکۆک بێ ئەگەر من بێم وەکو یەشێتی نیشتیمانی کوردستان بەرنمەکەم ئەوە بێ دەستوری هەمیشەی عێراق جێبەجێ بکرێ مافی پێشمەرگە بدرێ ناوچە جێناکۆکان کێشەکانی کۆتایی پێ بێ کار لەسەر ئەوە بکەم ئەگەر هەر پارتێکی سیاسی دژی ئەو هەڵوێستانە بوەستێتەوە بە بڕوای من خۆی پێشێلی بەڵێنەکان دەکا کە بە دەنگدەرانی خۆیدایە بۆیە بڕوای من ئێمە بە یەکتیم بچینە بەغدا لە داهاتوودا سەرکەوتوتر دەبین لەوەی بە ناخۆشی بەوەی کە لە کوردستاندا خاتو ڕابیحە حەمەد عەبدوڵڵا کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پارێزگای هەولێر بۆ پارلەمانی عێراق بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان عومەر ئیسماعیل ناسراو بە مامۆستا عەبدوڕەحمانی مهندس کاندیدی بزوتنەوەی گۆڕان لە پارێزگای هەولێر واروەها بەڕێز دکتۆر ئاشتی ستار محەممەد کاندیدی هاوپەیمانی دیموکراسی و دادپەروەری لە پارێزگای هەولێر واروەها بەڕێز دکتۆر بەشیر خەلیل حەداد کاندیدی پارتی دیموکراتی کوردستان لە پارێزگای هەولێر سوپاسانەکەم بە ڕابیحە حەمەدە گەورە بەڵێ زۆر سوپاس بەڵێ بینەرانی عەزیز باسی هەڵبژاردن کۆتایی نەهاتووە سبەینێ هەر لە هەولێرەوە ئەگەر کەش و هەواش
باراناوی نەبێ بێگومان لە جەوێکی کراوەدا لەگەڵتان ئەبم بۆ باسی هەڵبژاردن تا باسی هەڵبژاردنێکی دیکە تا 4 کاندیدی دیکەی 4 لایەنی سیاسی دیکە و کۆمەڵێک بەرنامە و بەڵێنی دیکە ڕێزی یادگار فایەق و شوان شوانی پرۆدیوسەر و تەواوی هاوکارانم قبول بکەن تا بەرنامەیەکی دیکە ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن.